مرتاحم لەبەر ئەوە بەڕۆژوم ئەوە ئەزانم ئەو شتێنی خۆمە. خوا باش لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحەمدوللا سپاسی خواکەم باشە. ڕەحمەت و بەرەکەتی خۆی هەیە ڕەمەزان. والله ڕەحمەت و بەرەکەتی خۆی هەیە. هەر لە هەموو شوێنە خوا بەرەکەت دێ. والله وایە جا لەم سروشتە جوان و لەم سروشتە جوانە و ئەو زۆرە و لەم سەوزاییە و لەم بەهەشتە خۆشە و یاخوا لەش تا بینیمی حیوانەکانە هێنایە خوارەوەتم زانم بەرەو تۆش. ئەو تۆزەی ئیشمان بوو لێ ئەو شەکەتەی حیوانەکە لە سەرەوە بووە وڵەخەکان هێنامای بمە بۆ ئیشەی خۆیان و ڕاستەکەی چۆن مرتاحی لەگەڵەوەی کە لانە هیلاکە بی ڕۆژانە ئاژەڵەکان بەنەوە بیانێنە و بەڵام تۆ وەڵام من مرتاحم لەبەر ئەوە بەڕۆژوم ئەوە ئەزانم ئەو شتێنی خۆمە. خوای گەورە قبوڵی کە ئینشاءالله. الحەمدوللا سپاسی خواکەم. ڕەمەزانی جاران چۆن بوو بۆم باسکە لەم گوندات؟ وەڵا ڕەمەزانی جاران وەختی خۆی تەپڵ بوو. تەپڵ بوو تەپڵ بوو تەپڵ دوای تەپڵ بوو بە سەڵات. ئەم کابرا چوە لەم بانەکەش بۆ ئەو بانەکە لەم بانەکەش بۆ خوارەوە گەرەی خوارەوە ئەوە باشڵاتی بانگی ئێوارە بانگی بۆ پاشەوە بۆ پاشەوە پەنگی ئێوارەش ئەدرێ هەموو کەس ئەو وەختە لقم بوو خورما بوو دڵیدان ئەویان کەم والله ڕاست ئەدەی بۆ ئەم شتانە ئەستا الحەمدوللا هەموو شتێ خوا بەرەکەتی نادۆ بۆمە الحەمدوللا خواردن و ئەینی جارانە بەدڵ بوو یعنی هەستا والله وەخت ئەگەر ڕاستی گەرەکە وەختی خۆی خۆش بوو ئێستا هەموو شتە بەهین چکن هەموو شتە هەموو قڕدی هەیە ئەمان جاران هەموو ئەو مانگی ڕەمەزانە وا ئەزانی هەموو ڕۆژێ جەژنتە ئێستا هەموو ئێوارەیە جەژنتە بەیانی هەر جەژنە خوا نێبرێ خوا بەزیابێت مامانوو نەکەم ئینشەڵا وردەودا ئەوزانە ئاژەڵەکانی چوو بەرەو سەر بێنن قوربانی ئێوە خی گەورە قبوڵی کە ئینشەڵا با قوربانە.